ئەم کاتتان باش بێنە بەرچاوت ئەگەر تۆ بتەوێت خزمەتی گەنجان بکەیت لەم وڵاتەدا و بەڵام بەردەوام تاوانبار بکرێت هەڵوێستت چیە بێت؟ میوانێ مەڵقەی بەرنمەکەی من یەکێکە لەو گەنجانەی کە چەند ساڵێکە لە دوای گەڕانەوەی لە ئەوروپاوە بۆ کوردستان بەردەوام بە ئاوازدانان و لە بواری میوزیکدا سەرقاڵی کارکردنە لەگەڵ کۆمەڵێک گەنجدا بەڵام بەردەوام ئەم کەسایەتیە کۆمەڵێک قسە و کۆمەڵێک پڕۆپاگەندەی بەدواوەیە بەردەوام تاوانبار دەکرێت بەوەی کە یەکێک لە بوارە هەرە گرنگەکانی ناو کۆمەلگای تێکداوە کەش بواری میوزیکە. ئایا خەڵکەوت زاهر بواری میوزیکی کوردی تێکداوە یان پێشی خستووە؟ ئەگەر لە ڕوانگەی هەندێکەوە بواری میوزیکی دواخست بێت و تێکی دابێت ئەوە پاساوەکان چین بۆ ئەوەی کە ئەو بوارەی تێکداوە. ئەگەر بە باوەڕی هەندێکیش بوارەکەی پێشخست بێ و توانی بێتی ستایلی نوێ و دەنگی نوێ و ڕوخساری نوێ بێنێتنەوە ئەم کایە گرنگەی کۆمەڵگاوە پاساوەکانیان چین و ئایا لە 100% خەڵکەوت زاهر سەرکەوتووە لەو بوارەدا؟ کاکە کەوت بەخێر بێت بۆ بەرنامە ڕاشکاوی. زۆر سوپاسانەکەمەوە سوپاسەوەت خانەکەم کە میوانداری منتان کرد بە بەرنامەکە و دەستخۆشی لە جەنابتانەکەم ومێدەم بتوانن لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتانەوە چەندین پرۆگرامی وەکو جەنابتان و سەرکەوتو وەکو پرۆگرامەکانی تریش کە بەتایبەت پرۆگرامی کاکڕەنجش من سەیریەکەم هەتان بێ و لە پێشکەوتن تا بێ و بەتایبەت بەرنامەکەت جەنابەت ستایلێکی نوێیە فۆرمێکی نوێیە ڕنگ بێ تا ئێستا جمهوری کورد 100% یا ئەو کەسانێک کە دەکرێن نەمیوان بۆیان فۆرمێکی تازە بێ و ترسێکیان هەبێت. من سوپاس دەکەم دەستخۆشیشت لێکم. زۆر سوپاس بۆ تۆ بەخێر بیت. با بەگشتی لەباری میوزیکەوە دەست پێ بکەین. فەرموو. ئەمە ببینەران بڵێیت بواری میوزیکی کوردی لە ڕوانگەی تۆوە کە تۆ لە ستایلێکی نوێ کارەکەیت. بەردەوام باس لەواکەیت کە تۆ ستایلێکی نوێت هێنا و ڕێتمێکی کارکردنی تاڵسەد هێناوەتە ناو بواری میوزیکی کوردیەوە. لە ئێستادا چۆنە؟ ئایا بواری میوزیکی کوردی هەنگاوە نێ بەرەو پێشکەوتن یان لە شوێنێکا وەستاوە یان ناتوانین بڵێن بەرەو دواگەڕاوەتەوە؟ بەڵێ دیارە من ئەگەر لە باسی میوزیکم بەگشتی چەند ساڵێک بەرلەوەی کە بگەڕێمەوە لە ئەڵمانیا کە خەریکی خوێندن بووم لە بیرۆکەی ئەوە بووم بتوانم یەکەم شت گۆڕانکاری لەسەر ئاستی گەنج کەم لە بواری موزیک و گۆرانیدا دووەمین شت گەنج ئاشکەمەوە کە لەم وڵاتە ئەوەی حسابی بۆ نەکرێ زیاتر ڕەوتی گەنجە بە قسا وترێ وتاری زۆرمان هەیە لەلایەن کەسانی سیاست بەدار و ئەوانی کار بەدەستی حکومین و ئەمانە باز لە ڕەوتی گەنجەکرێ بە قسە نەک بە عەمل. من کە هاتمەوانێ دەمبینی خەڵکێکی کورد گوێگری کورد گەنجەکانی کورد هۆگری موزیکی وڵاتی عەرەبی تورکی فارسی ئەوانەی کە گوێی لێگرن جۆرج وسوف و ئیبراهیم پەتلاس و دارویش و مەهەستی و هاکەس ئەم ناوانەی کە نموزەجێکە دەیڵێم لە زۆر گەنجمە پرسی بۆ گوێ لە گۆرانی کوردی ناگری بۆ گۆرانی بێژەکانی کورد ناکەیتە فاڤۆریتی خۆت. وەڵامی زۆر لەو گەنجانە ئەو بوو کاڵێ هیچ کەسێک نییە ڕزای دڵی من بکا بە گۆرانیەکانی ئەگەر کچێک بێ ئەگەر کوڕێک بێ ناتوانێت خۆی تێدا ببینێتەوانێ. بیرۆکەی منش لەوە دەستی پێکرد من لە وەتوسیەوە بواری میلۆدیدانان کارم کرد پاشان چوومە دەرەوە کە لە یەکەم هەنگاوم لەگەڵ هونەرمەندی خوالێ خۆش بوو خات و مەرجە فەریقی دەستم پێکرد پاشان ڕەوتی ئەوەی کە بتوانم گەنجی نوێ دروستکەم. خاڵێکی تر هەبوو کە گەنج لە وڵاتەدا دەبوایە 10 ساڵ کار بکە بۆی کەسایەتیەک و هەویەکی هونەری هەبێ بتوانێت بناسرێ بەڵام وەبزان من ئەو تۆقمشکان توانیم گەنج لە سەرەتای دەست پێکردنی لە یەکەم بەرهەمیەوە وەکو هونەرمەندێک سەیر بکرێ و خەڵکی بیناسێ. هاتم بەو ستایل و بۆ جۆرە ئیشم کرد کە گەنجان ئێمە حەزی پێکەن. خەڵکێکی زۆر هەیە حەز لە مایکل جاکسۆن و مادۆناکە بیرم لەوە کردەوە کۆمەڵێک ستایلی ئەوروپی وەکو پۆپ و جاس و بلوس و ئارەمبی و ئەو ستایلە بێن مەکایەوە هونەرمەند و کەسایەتی باگراوندی خۆی بۆ دروستکەم لەو ڕاوتە بەردەوام بێ بە هەمان شێوە کەسێک کە حەزی لە نەجوەکەرم و هونەرمەندەکانی ترە بتوانم کارکتەر بێ و بۆ ستایلێ دروستکەم چونکم لە ئەساسدا موزیک کارێکە بێ سنوورە هیچ هەویەکی نییە بڵێ ئەمە مۆسیقی ئەم وڵاتەیە نابێ ئەمە بکەی ئەمە حرامە وەکو کە ئەم وتارانە لە گۆڤار و ڕۆژنامەکان کە هەمیشە هەیە. بەو ڕەوتۆ بۆ نەفەسە دەستم پێکرد خۆشبەختانە
بتوانیم ئەو سەرکەوتنە بەدەست بێنم لە لای جەماوەریشەوە ئەو هونەرمەندانی ئەمڕۆ وەکو لۆکە و دەشتنێ و میرا و چۆپی و ناسلی و یەکێکن لە دیارترین هونەرمەندەکانی مەیدانی گۆرانی کوردی ئەمڕۆ. کاکاڵکە دەگەر ینی هونەری کوردی نەیتوانی بێت ئارەزوی گەنجەکانمان تێر بکە. بەڵێ تو قەنەعاتت وایە بەم پرۆژەی کە کردوتە بەڵێ بۆ کۆمەڵە ڕوخسارێکە لەگەڵ تۆیان کارەکەن بەڵێ توانیوتە ئەم حەزەی گەنجی کورد تێر بکەی لە هونەرە؟ من ناڵم ئیدعاکەم تەنها کەسێکم دێم ئەو کاراکەم مەیدانێکی کراوەیە لە هونەری کوردی مۆسیقا نەدەستی کەسم گرتووە نەدەستی کەسیش بەتەمان بگرم هەموو کەسێک ئازادە ئەتوانێت بێ کاری خۆی بکە بە جوانی نە گۆرانی خۆشم فەرز کردو بەسەر هەچ کەسێکدا من هاتووم لەو بەشەوە ئیشەکەم توانیمە زۆری گەنج و خەڵکانی تەمەندارەکانیش لە کارەکانی خۆم ڕازی کەم هەر ئەوەی کە بە شەقامێکدا ئەڕۆی گۆرانێکت لێدرێ لە شوێنانە ڕۆی گەنجان دڵیان بەوە خۆشە لە مۆبایلەوە گۆرانەکان بە ئسمس بۆ یەکتری لە ڕێی مۆبایلەوە بۆ یەکتری ئەنێرن هەر ئەوەی کە گەنجانێک ئەمڕۆ بەخۆشی و هەستەکەن کارکتەرێکی بۆ نمونە ناو دەڵێم وەکو لۆکە هەیە دەبینی هیچی لە نەجوەکەرم و هیچی لە مادۆنا و هیچی لەم هونەرمەندانە کەمتر نییە وەکو کارکتەرێکی هونەرمەندێکی جوان ڕوخسارێکی جوان ستایلێکی مۆدێرن لە پۆشاک لە جلوبەرگ لە دەنگ لە هەڵبژاردننی و گۆرانیانە کە گەنجەکان ڕۆژانە ئەیڵێنەوانێ من کاری میدیا و دژایەتی ئەو نخبەیە ترگەشتە ئەوەی کە هیچ لە تەلەڤیزیۆنەکان کارەکانی منیم پەخش ناکرد بەڵام لەگەڵەوەش ببێ ڕێکلامێ تەنها لە ڕێی فیسبوکەوە کە ڕێکلامێکە ئێمە کۆنسەرتێک لە سلێمانیەکەین بۆ لۆکە و میرا و دەشتنێ و نیلیسا و کریستاڵ زیاتر لە 3500 کەس لە تەلاری هونەر ئامادە بوو هەتا کارگەشتەوەی کە خەڵکانێکی زۆر لە دەرەوە چاوەڕوان بوون بنە ژوورەوە کە جێگانە مابوو ئەمە ئەگەر سەرکەوتن نەبێت ناتوانێت هیچ ناوێکی تری لێ بنێ ئەگەر ڕازی بوونی ئەو ڕۆتی گەنجە لە کارەکانی ئێمە نەبووێ چ ناوێکی ترێنێ لەگەڵ ئەوەشدا من نەهاتوم ڕەفزی هەموو هونەری کوردی بکەمەوە بڵم نا هونەرمەندی باشمان هەبووە کاری زۆر باش کراوە پێش منیش لە هونەرمەندە نەمرەکانی وەکو مامۆستا حەسەن زیرەک و شەماڵ زایب و مامۆستا عەلی مەردان و مامۆستا تایار تۆفیق و ڕەفیق چالاک و ئەمانە نموزەجێک وەکوانە کە بڵێم کارێکی زۆر باشیان کردووە بەڵام پێش ئەو عەسرەش بیرکەیتەوە بتهۆڤنێک و مۆتسارتێک و بەلێ حەمدیەک لە کوردستان نەمان بۆ ئێمە کە بڵێن بین ئەزمونێکی تەواو لە مۆزیکی ئەوان وەربگرین من بەڕاستی لێرە سوپاسی و مامۆسایانە ئەکەم کە لە سەرەتاوە لە مامۆستا فەرید عیسا و لە مامۆستا ئەنوەر قەرەداغی و مامۆستا سەڵاح ڕەوف و محەممەد حوسێن و ئیبراهیم چاوەر دەکەم کە لە سەرەتای پەیمانگەی هونەرە جوانەکانەوە موزیکیان فێرکردین پێشترش کە من لە تەمەنی 5 ساڵیەوە خەریکی موزیک بووم مامۆستا فەرید عیسا ئەلفوبێی موزیکی فێرکردوم بەردەوام ئەم کارەمان هەبوو کراوە بەڵام لەگەڵەوەشدا هەر یەک وەک خۆی ئەزمونێکی خۆی و تازەگەریەک بکە لەبەرەوەی ئەگەر لە خۆشەویستی میلەتەکەم نەبێ نایم ڕۆژانە 7 تا 8 ساعت من خەریکی خزمەت بم بەبێ هیچ مقابلێکی زۆر باش بەڵاز لەو ستایلە بێنین کە کاری خەڵکە زاهیر خۆی کاگەڵکە تۆ لە سەردەمێک کاکە خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکان بوویت بەڵێ لە سەردەمێکیشا کە ئەندامی کۆمەڵی هونەرە جوانەکان بوویت بەڵێ ڕاست دوای ئەوەش بە چەند ساڵێکی زۆر بەڵێ تەنانەت یانی چەند ساڵێک کە لە دەریشەوە ژانە بەسە بڕدوە هیچ ئاوازێکە دانەنەوە بەڵێ تاو پرسیارەکەوەیە نەخێر پرسیارەکەم لێرە دەستپێکە بەڵێ ینی بەڵام لەم چەند ساڵی کۆتاییە ئێمە زۆرێک لەو کلیپ و گۆرانیانە ئەبینین لەسەری نووسراوە کە ئاواز و میلۆدیەکەی هەڵکە زاهیر دایناوە ینی ئاوازدانان ئەوەی من لە بواری موزیک بیزانم ئاوازدانانێکە کە لەو بەهرانەی کە هەر لە سەرەتاوە لە خەڵکی موزیکسیانە دەرەکەوێت ینی بوو ئەو ماوە زۆرە هەڵکە زاهیر ئێمە نەمان بینی ئاوازێک دابنێ بەڵام دوای ئەم چەند ساڵێکە هاتەوە بوو چۆ دەرەوە و گەڕایەوە بۆ کوردستان و بۆ ئاوازدانەر و کۆمەڵێک ئاوازی زۆری دانا بەڵێ دیارە من ئەگەر مێژووی ساڵی 92-93 تەماشاکەی دوای ئەوەی کە خوێندکاری پەیمانگەی هونەرە جوانەکان بووم ئەو بەشەم تەواو کرد لە 93 ئەتوانم بڵێم ئەو کاتە وەکو یەکەمین گەنج لە کوردستاندا
من کاری گۆرانی دانانم کرد پێشمێنیش کۆمەڵە گەنج کاری کردبوو بەڵام کارەکانیان نەبوو بە ڕقەمی ساحە نەبوو بە کارێکی سوپەرستا لە ناو ساحەدا هەر نمونەوەی یەکەمین کارم لەگەڵ ئەژدەر وهابی کرد لە ئەو کاتە یەک گۆرانی کرد بوو وەکو گەنجە توانیمان بیناسێنین کاک حەمەڕۆف کەرکووکی یەکەمین ئاواز وابزانم کە تا ئێستا یەکەمین گۆرانی پێی درابێ لەلایەن منەوە بووە بۆ کچێکی کاڵ تارە ڕەسوڵ بە هەمان شێوە دواتر هاتمە سەر سرودە نیشتیمانیەکان یعنی بۆ بوورە ئەمێ بەڵێ ڕوونگردەوەی زیاترم بێتە یەکەمین ئاوازی ئەژدەر وهابی تۆ داوناوە ئەکاتە دووەمین گۆرانی ئەژدەر وهابی بە ناوی ڕازی دڵ یەکەمین گۆرانی مامۆستا سەلاح ڕەوف بۆی کرد بە ناوی دایکجان بوو دووەمین گۆرانی کەمەند بۆم کرد یەکەمین ئاوازی کە کاک حەمەڕۆف کەرکووکی لە خەڵکێکی وەرگرت پێ جگە لە ئاوازی خۆی ئاوازی من بوو بۆ کچێکی کاڵ لە شاری مامۆستا عەبدوڵڵا پێشێوە بوو دواتر تارە ڕەسوڵ یەک دوو بەرهەمی تر زیاتر من بار و دۆخی کوردستان زیاتر جەوێکی سیاسی بوو سرودە نیشتیمانەکانم کرد لەوە کۆمەڵی سرودی نیشتیمانیم کرد لەوانە مەشهوورترینیان پێشمانکەوە بارزانی کە ئارمی مرکزی پارتی دیموکراتی کوردستانە لەو کاتەدا ناوبانگی من ئەگەر ینی ناوێکی زیاد لە حجمی خۆمی دەرکرد بە کارەکان ئەوە نەبوو بێ من لە دواوێ کە گەڕامەوە تۆنها کاری ئاوازانانم کردووە لەو مەرحەلەیە من وەکو ناوێک و کارکتەرێک دروست بووم و محاربەیەکی یەکجار زۆریش کرام لەو ساڵانە نەک لەسەر نەوعی کار لەسەر فۆرمی وەکو گەنجێک لەلایەن کۆمەڵێک کەسانی کە تەمەن لە من زیاتر بوون هەڵبەتە ڕۆڵی مامۆستا سەلاح لەبیر ناکەم زۆر تەشجیعی منیە کردو کە دووەمین گۆرانیم دانا بە منی وتبوون وەکو خۆ مامۆستا ئەترافە کارەکان دەکەم سوپاسێکەمەوە بۆ من بووە تەشجیعێکی زۆر دواتر کە من چوومە ئەوروپا لەگەڵ خاتوو مەرزی فەریقی و لەیلا فەریقی دەستم پێ کرد یەکەمین کار کە لە ئەوروپا دوای چەند ساڵێک لە خوێندن خەریکی سرودی ڕەفراندۆم بووم کە ئەویش کارێک بۆ سەرکەوتنێکی یەکجار زۆری بەدەستێنا هەردوو هونەرمەند کاک ناسیر ڕەزازی و خاتوو مەرزی فەریقی هەڵگەت ببوورە لێرە ڕاتەگرم بەڵێ تۆ لە ئەوروپا هیچ بڕوانامەیەکی ئەکادیمی دەباری موزیکا بەدەستێنەوە بەڵێ لە چ کۆلێژێک پەیمانگای لە شاری شوودگار لە مۆزی خۆخشولەی شوودگار بەدەستمێناوە بەڵێ ینی مەبەستم ئەوەیە ئایا بڕوانامە بوو ئەمە بەڵێ زۆر باشە کاکە بەس من زانیاریێکم لەبەردەست هەیە بەڵێ زانیاریەکەی من باز لەوە ئەکات کە تۆ بڕوانامەیەکی ئەکادیمیت نەهێناوە تۆ چەند کۆرسێکە بینیەوە لەباری موزیکا کە ئەو کۆرسانە بۆ خەڵکی ئاسایی ژاتیاتی وتوانن بچنەوە کۆرسانە ببینن بەڵێ ئەگەر من بڕوانامم هەبێت یانە بێت پێم وایە هیچ ئەقەلیەتێک و کەمیەتێک لە مۆهیبەی هەڵکەوت زاهر کەم ناکاتەوە کە ئەمڕۆیەکێکم لە دیارترین ناوەکانی ساحەی کوردی و لە سەحافە و لە هونەرمەندەکانیشم ئەو شەهادەدەن بەوەی ئەو شایەدیادەن بەوەی کە من ئەمڕۆ لە مەیدانەکەدا ناوێکی دیارم دواتر هیچ کەسێک نەهاتووە ئەو کۆنتترۆڵی نەوەعیە لەسەر مندانێت کاتێک کە لێ بووم هەتا ئەمڕۆ کە هەڵکەوزایر ناوێکی دیارە لە ساحەی کوردی سپاس من زانیاریێکی زیاتری شەم لەلایە ئەمێ خۆشە پێ بەبێ زانیارێکی من ئەو کورسەی کە تۆ لە ئەڵمانیا لە شتوتگارت بیدیۆدا بەڵێ ڕۆژی باز لەوە ئەکرێت کە ڕۆژی چارەکە سەعاتێک وانەت خوێندەوە بەڵام واز لەوە هێنی بەڵێ بەست لەوە کرد کە تۆ ئاوازت بۆ سرودێکی نیشتیمانی داناوە ئەو سرودە بووە مارشی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان وەک حیزبێکی گەورەی ئەم وڵاتە بەڵام لە 93 ساڵی 93 بەڵێ پێشمانکەوە بارزانی بەڵێ ینی لە دوای ئەم سرودە شوانە قسێکی زۆر هاتە سەر تۆ بەڵێ تەنانەت کاتێک هات ینی تاریخەکەی گرنگە لە ساڵانی دوای ئەوە چەند قسێک هاتە سەر تۆ کە گوای ئاوازی ئەم سرودە لە سرودێکی سەردەمی ڕژەمی بەعسەوە دزراوە بیستمەوە باشە من لە ساڵی 93 ئەم سرودەمدانە دیارترین سرودی ناو ساحەی کوردستان وەکو پارتی ئەو سرودە بوو وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانیش مەشخەڵام شتێکی وازەحە بوو کەسێک نەهات لەو کاتە بە من بڵێ ئەم سرودە جارێ سا من جوابی ئەوی تریشە دەمەوە هەرەوە نەبێ بە وازر لێ بێنە من وازر لێ نایە بوو کەسێک نەهات ئەو کاتە بڵێ ئەمە سرودێکە لەوە وەرگیراوە وەنیە هیچ شتێک نەکرا کاتێک کە من هاتمە بۆ مەڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە نەفەسێکی تازە منەتوان بڵێم تەوقێکی
ناو حکوومەتی شمشکان گرنگترین ئەدای حکوومەتم هەبووەکو کاتێک لە ناو حکوومەتدا بەرامبەر کارکردن و بە تایبەت گەنجان کاتێک من وەکو ڕاوێژکارێک وەکو هونەرمەندێک بەجیا لە ناو ڕاوێژکاری چالاکی خۆم مەکرد چونکە مۆدیلێک هەبوو لە کوردستان کەسێک پۆستێکی وەزیری وەرەگرت یا پۆستێکی تری وەرەگرت ئەگەر نووسەر بواە لە نووسەریە کەوت ئەگەر هەر مەجالێککە بۆ ئەکە تەنها خەرێکی وەزیرەکەی خۆی بەڵێ تێگەر ناجی حیناجێ قسم لەسەر ئەوەنیە بەڵام من وەکو پۆستی ڕاوێژکاریش کە کردومە کاری مۆزیکی خۆم نەوەستاندووە ڕۆژانەی خۆم کردو بە 7 تا 8 ساعت ئیش بۆ خەڵکی کە لە دەور و پشتی منیشە شاید حاڵن بەو مۆزوعە ئەمە لەو ڕوانگەیەوە بوو ئەوەی کە ئەمڕۆ ناوێکی دیار کارێکی زۆر حدێک کە هیچ مۆسیقایەکی کورد کەسێک نی بووە بتوانێت لە مانگێکدا ئەلبومێ دوو ئەلبوم دەرکا ئیرەیەکی دروست کرد بەرامبەر بە من هاتن سرودێکیان هێناوە کە من نەمبیستووە یەکەم شت ئەو سرودا چەندین میوزیکژنی بەناوبانگ لە کوردستان ئامادەی ئەویان دەربڕێ نۆتی ئەو موزیکە بنووسنەوە لەگەڵ نۆتی موزیکی من بڵاوی کەنەوە یەکێک لەوانە مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگەرما کە یەکێکە لە مۆسیقارە باشەکانی هەموو کورد و منیش و هەموو مۆسیقەکان ئەو ئەترافە بۆ زانستی ڕاستیەکەن هات بە منی وت شتێکی واکە کراوە من ئامادەم مۆزیکەکان بنووسمەوە و بڵاوی کەمەوە ئەگەر 4 باڕی هەر یەکێک لەو دووگۆرانە لە یەک چوو من واز لە مۆزیک دێنم من خۆم ئەو ڕێم پێنەدا چونکەم من ستایلێکم هەیە لە خۆم بڕام بە خۆم هەیە پێش هەموو شتێک بڕام بە توانەکانی خۆم هەیە ئەزانم چیەکەم ئەزانم بۆ ساڵێکی ئایندە چیەکەم لە ئێستا پلانی 1 ساڵ و نیوی کاری داهاتوی هوەری من تەواو بووە ئەگەر ئەمڕۆ لە ماڵی خۆم دانیشم تا 16 مانگ هەموو مانگێک ئەلبومێکی من بڵاو بێتەوە تا 16 ئەلبوم ئینتاج ئەلبوم من تەواو کردو لە ماڵەوە ئەمە خاڵێک ئەو کارە من خۆم ڕێم نەدا و کۆمەڵی خەڵکێکی زۆر مۆسیقار هەیە ئەمڕۆ لە کوردستان ماشەڵڵا خۆ زۆرن هەر هەڵکە و زاهر نییە بابێن نۆتەکانی بنووسنەوە لێکی دەن تەنها هاتوون بە جیهازی کۆمپیوتەر تۆنی ئەم گۆرانەکەی من لەسەر ڕێمێجەرە حیجازکار لەسەر ڕێمێجەر هاتون گۆرانەکانی ئەوش بە کۆمپیوتەردا گیراوە بۆی کە تۆنی ئیحساسی دەست پێکە خۆ ئەگەر باسی حیجازکار کە 1 ملیۆن گۆرانی حیجازکار هەیە ئەو گۆرانەیە گەر جنسێکی حیجازکار پێ بما واقعی عەجەمە ئەو کەسێکەوەی کردووە بەزەیم پێدادێتەوە لەبەرەوەی زانستی هوەری زۆر زەعیفە ئەکرا بتوانێت گۆرانێکی سەرجەم حیجازکار بێنێ بە ڕتمێکی جیاواز ڕتمێکی بۆ دروستکە ئەگەر زانست وایە ئەگەر باهاتا پرسی بەخۆم کردایە ڕەنگ بێ کۆمەکم کردایە بۆی تا بەشێکی تەکنیکی بدا لە من بەڵام ئەوەی کە کردی زۆر زەعیف بوو زۆر لاواز بوو بەزەیم پێدادێتەوە ئەگەر زارێکی کەویستی قەیچێکە ناکەوت بابێ بخۆم بڵەوە کۆمێکەکەم بۆی مەشهور بێ زۆر ڕۆژنامە نووسەیە لەسەر منی نووسیوە و ئەم شتانە دوای هاتو کاکەڵکە و داوای لە برنەکەی وتم کاکە نەبخوێندەوە بابەتەکەت هەتاکو چون بەڕاستی ئەگەر ئەمڕۆ سەیری گۆڤارەکانکەی ماممکینە ڕۆژێک ناوی هەڵکە و زاهیر لەناو سەحافەی کوردی نەبێ بە تاکیدی بە جەنابی شتەڵم سەیریکە و ئەرکیت متابعیشی جەنابەت بەڵێەوە من هەردوو سرودەکەم جۆ لەگرتەوە کاکەڵکۆت بەڵام من یەک مەحازی پشوکم هەیە ساقسەکانی جەنابە ینی ئەو کاتی کە تۆ باسێگەڵی بۆ لەو ساڵانە نەهاتنێت لەو ساڵانەمە خۆمان نەزانین لەو ساڵانەیە کوردستان لە خراپترین وەزعەتی سیاسی و ئەمنی و اقتصادی و اجتماعی خۆیەوە ئەنتەرنێت نەبوو هیچ سەرچاوەیەکی زانیاری نەبوو ئەوەی کە لەسەر تۆ وتراکە لەسەر نووسراکە ئەم دوو سرودە لە یەکە چەند لە کاتێکدا نووسراکە هەردوو سرودەکە ئەوەی جەنابیشت و ئەو سرودەی سەردەمی باسیش لە سایتی یوتیوب بۆ وەرگێرابوو بەڵێ ینی بەمە هاتن مقارنەکەیان کرد و دەرکەوت کاکرە بوار شتێک ناکە لە کاتی 93 ئەو سرودە هەتاکو 2000 کە تا شەڕی ناخۆ و شەڕی براکوژی کە هەبوو ڕۆژانە ئەم سرودە لەوانەیە 100 جار لە میدیاکانی پارتی لە دراوە بۆ کەسێک ئەلفێکی نەوت لە ڕوانگەی ئەو سرودەوە چۆن ئەبێت بێت دوایەوەی کە پۆستێکم هەیە و ناوێکی دیارم و کۆمەڵی موزیکژەن هەستیان بە سڕینەوەی خۆیان کرد لە مقابلی کارەکانی من هەستیان بە لاوازی خۆیان کرد هەڵبەتە کە من نەهاتووم من هاتووم وەکو گەنجێک نەڕەخنە لە کەزەگرم نە باسی کەزەکەم نە تااقەتم هەیە نە بیریشی لێکمەوە چکە لە کاری خۆم بۆ نەهاتم بێڵێن دوای ئێستاش نەچۆ بچێ با 4 مۆسیقاری باش بێنین و نۆتەکانی بنووسێتەوانێ زانێ کە ئەم شتە وایە بڵێ زۆر باشە ئەمە ڕاشکاوانە بۆم تهدید بکەیت چێنەوانێ کە بەهاتنی تۆ ناویان سڕایەوە من تۆ دوو جار ئەم من ئەڵێم وا هەست دەکەن من نەهاتوم کەس بەسەرمەوە بەڵێ چێن ئەوانی کە وا هەست دەکەن
بەڵام چێن ئەوانی کە واز دەکەن ئەمڕۆ کارکتەرێکی هونەرمەندی من کە دەرئەکەوێ یان زۆری نخبەی میلۆدی من لە شاشە و لە تەلەڤیزیۆنەکان دەرئەکەوێ هەست بە لاوازی خۆیەکە ئەمڕۆ هونەرمەندێکی گەنج و نوێ دێت داوای دێکار لە منەکە بەڵام ڕنگ بێ میلۆدیدانەرێ ئاوازانەرێکی کە چوو بێت داوای لێ کردوێ ئاوازی ئەوی قبول نەکردووە ئەو کاتە هەست بەوە کاڵێ زەمانی من بەسەر چووە حتا کار گەشتەوەی کە وازەحە بەچاوە بینرێ چەندی لای سیاست مەدارەکان بە ناوی جیاجیا و بە ناوی مستعار و بە شکاتی فەردی چون لەسەر ناوی من قسەیان کردووە و کاکەمانە چییە بۆ بە مافیا و بۆ بە نازام چی کوردی کاچی برا من هاتووم ڕێ لە کەس بگرم باشە هونەری میلەتێک من ئەوە ناڵێم هێندە لاوازە بە هەڵکە و زاهر خراپ بێ ئەگەر هەڵکە و زاهر بتوانێت هونەری میلەتێک وێرانکە دیارە ئەم وڵاتە هەر هونەری تێدا نەبووە ئەمە دلیلێکی ئەوەیە من هاتووم بە نەفەسێکی تازە کۆمەڵە گەنجی جوان لە دەور و پشت من کاریان لەگەڵەکەم و ڕۆژانە ئەو هونەرمەندانەی کە لەگەڵ خەڵکانی تریشدا کارەکەن ئەوانیش هاتووم بۆ لای من و من هەر بەڕێزەڵم کاکە فڵان کەسی کە لەگەڵی کارەکەی کاری جوانەکەن وانە بێ هەرە هونەرمەندانی کە من کارم بۆ کردوون هەر ئەوانە خەڵکێکی زۆریش هاتۆ کە تەجروبەی هەبوو نمونەی هونەرمەند چۆپی پێشمنکاری کرد و هاتۆتە لای کارم بۆ کردو دەنگێکی وەکو لەیلا فەریقی پێشمنکاری کرد و هاتووکارم بۆ کردووە پەیوەنجاف ئەیوب عەلی کێ مەرزیە فەریقی زۆرن ئەوانە بەڵام واقعەک هەیە من دەیڵێم ئەمڕۆ لە ساحە کارەکانی من مارکێتی بازاڕن و حقەتێکی شەو ئەگەر خەڵک چاوپۆشی لێ بکە ئێستانە دوسێ ساڵی کە ئەو زۆر ڕوونترە بێتەوە من مرۆڤێکی بەسەبرم ئارامم قەت عەجەلەشم نییە الصبر مفتاح الهدى زۆر سەبر جوانە زۆریشم پێخۆشە بن زۆر باشە کاکەکەوت وەکو ئاوازدانەرێکم هەوێ لێت بپرسم ئەنی بەرهەمهێنانی کلیپێک یا گۆرانیەک یا سیدیەک زۆری تێچێ چنی تێچێت زۆری تێچێ لای من لای تۆ لای من زۆری تێچێ بۆ من بە کوالەتی کارەکەم مەبەستم ببوورە بەڵێ مەبەستم لانی ئاوازدانان و تۆمارکردنەکە نییە مەبەستم لایەوە زۆر کەمی تێچێ ناحێ مادێکە من زانیم پسارەکەت ئەوەیە بێگومان نقطەکان نەزانم چییە پارێکی زۆری تێچێ ئەو من حەزەکەم ڕایگەێنم زۆر لەو کۆمپانیانەی کە پشگیری لە کارەکانی هەڵکە و زاهیر دەکەن لۆگۆکانیان لەسەر کلیپەکانمان هەیە لەسەر سیدیەکان هەیە ئامادەن بە $100,000 لە میوزیکی من سەرفەکەن لەبەرەوەی بەرهەمێکی باش بۆ کۆمپانیەکانیش دەرەکاتەوە کاتێ هونەرمەندی من ڕێکلامێکەکە بۆ کارێک پرۆژەیەک کارێک ئستجابەیەکی زۆر باش بەدەستدێنێ ئەمەیە خاڵی سەرکەوتن و تونند و تیژیکەن لاو خەڵکەکە دروستەکە ئەمە پشگیری منن زیاتر لە 20 تا 25 کۆمپانیا هەیە لە کوردستان ئەتوانن لە کلیپەکان سەیریکەن حتا من فۆرمی ئەوم دروست کە لە ستایلی جلوبەرگ خەڵک بێتە سپۆنسەر هونەرمەندێک پێویست ناکە هەموو جلوبەرگە بکرێت ئەن تۆ هەڵگەدوو ڕاتەگرم یعنی سپۆنسەری کارەکانی تۆ تەنها و کۆمپانیایانە بەستم ئەو یعنی تۆ بەشێکی زۆری ئاوازەکانێ بەشێکی زۆری تۆماری دەنگەکانێ لە مسەڕ لە وڵاتانی دەرەوە لە تورکیا لەمانە ئەکەیت ینی ئەمانە خۆشمان نەزانین کە بەڕاستی پارێکی زۆری من پێم وتی پێشتر زۆر قرسە وتم زۆری تێچێ ینی ئایا تەنها سەرچاوە مادی تۆ ئەو کۆمپانیایانن بەڵێ سەرچاوە مادی من زۆرن لەو کۆمپانیانە و ئێستا کەسایەتی زۆر گەورەتر هەیە لە پشتی من کە بزنسمەنێکی دیارە لە کوردستان پرۆژەی گەورەیان هەیە ئامادەن نەک تەنها پشتگیری لە مەسایلی ئەلبومی منکەن ئامادەن تەلەڤیزیۆن بۆ وڵاتەی من دابنێن تەلەڤیزیۆنی تایبەت بە کارەکانی هەڵکە و زاهیر و زیاتر کە تەلەڤیزیۆنێک ئەمە لە $6 ملیۆن کەمتری تێ ناچێ ئامادەیان هەیە لەبەرەوەی ستافێکی گەنج کە قبوڵێکی تاوایان هەیە لەناو کۆمەڵگەدا ینی سەتۆر سەرخەڵی ئەوەشی ئەتێت کەناڵێک دابنی تایبەت بۆ ڕۆتێ بێگومان بەڵێ داوەتەکەینەوانە بە شەرتێک بیتەوە وەکو خۆم چۆن یەکسەر هاتمە لای جەنابەت جەنابێشت بیتەوە لاوە کاگەڵکەوت ینی بە تەحدید ئەمە بۆم دیاری بکەیت بۆ نمونە کلیپێک تا ئەو کاتێ ئەڕاتە سەر شاشە بەڵێ نمای شەکرێت چی تێچێت جۆری کلیپ کەوتووە کلیپی ئێمە لە لوبنانەکەین بۆ نمونە کلیپی
هێلا هەوپەی دەشنێ هونەرمەند دەشنێ مڕات نزیکی 50,000 دلاری تێچوو و حەزەکەی ناوی شەریکەکانیشت پێ ئەڵم کە کێن سپۆنسەری ئەو کلیپیان کردووە لۆگۆی کۆڕک تیلێکۆم هەیە لەسەر ئەو کلیپە وازەحە بەڵێ ببوورە کارمان بۆ نییە بەڵێ کاک هەڵبەت بەپی زانێرێکە لە بەردەستی منایە بەڵێ باز لەواکرێت کە ئاوازدانان و تێکست و تەسویر و کلیپکردنی گۆرانی خانمە گۆرانی بێژێک کە لەگەڵ گۆرانی بێشێکی عەرەب گۆرانی وتۆ بڕێ 240,000 دلاری تێچووە من کارم بۆ کردووە خانمێک لەگەڵ خانمێکی عەرەبیە لەگەڵ کوڕێکی عەرەب نەخێر لەگەڵ کوڕێکی عەرەب گۆرانی ڕاجعنا بعضنا هونەرمەند لەیلا فەرقیەڵی دیارە مەبەستان گۆرانیە نەخێر هیچ وانە ئەو گۆرانیە نزیکی لەوانەیە تا 4 تا 5 دەفتە 50,000 دلاری تێچوو بێ وازەحیشە کۆڕک تیلێکۆم سپۆنسەری ئەو کارەی لێ هونەرمەند لەیلا فەرقی کرد لە کاتی خۆیدا ئەلبومەکەی بوو بە ناوی گوێم لێگرن لەگەڵ ئەو کلیپە کە سەرجەم گۆرانەکان میلۆدەکانی من دامناوە و کارێک بوو بەڕاستی سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستێنا توانیمان من و هونەرمەند لەیلا فەرقی بە هاوبەشی هەردووکمان زمانی کوردی پێش هەموو سیاسەت مەدارەکان بتوانین بخێنە میدیای عەرەبەوە زۆر باشە ئەو دوای گەڕەمەوە سەر ئەو تەوەرە ببوورە کاکەڵکەوت بەپی زانێرێکە لە بەردەستی من هەیە بەڵێ زانیاری زۆرە لە ناو مسڕدا چۆن کۆمپانیایەکی بەرهەمهێنانی میوزیکی هەن بەڵێ ئەمە بە کورتی پرسیارەکەمە لێ بکەم ئەم کۆمپانیایانە کاریان ئەوەیە کە بۆ نمونە تۆ دەنگی خانوە گۆرانی بێژێکەوە یا هەر گۆرانی بێژێک لە ستافەی خۆت کە کارێ لەگەڵاکەن دەنگەکە ئەبیت ئەوان سەیری جەڕەسی سەوتی و مستەوای دەنگی ئەو هونەرمەندەکەن بەپێی ئەوە ئاوازێک داهێنێن و تۆ کاری تۆ تەنها ئەبێ بە نووسینی تێکستەکان و بردنی گۆرانی بێژەکە بۆ تۆمارکردنی دەنگەکە یعنی ئەم کۆمپانیایانە ئاوازەکە دائەنێن بۆ بە تۆی ئەفرۆشنەوە بەرامبەر ئەوەی کە تۆ لە بەرامبەرێکی مادی ئەم ئاوازە ئەکڕی ئەتوانی ناوی خۆتی لەسەر دابنی ئەڵێن زۆربەی ئاوازەکانی هەڵکەوت زاهر بەم جۆرەیە خۆی داینە ناون کۆمپانیا مسڕەکان دایان ناون بەڵام حەزەکەم وەڵامەکەت هەڵگری بۆ دوایم ناوڕە باش ناوڕێکی کوردۆ گەڕێنەوە لاتەن دووبارە سڵاو کاکەڵکە لەو شوێنەوە سانیتمان هەندێک کۆمپانیای مصری بەرهەمهێنانی میوزیک هەن کەمانە ئاوازدا ئەنێن و ئەیفرۆشنەوە و قسەی ئەوە لەسەر تۆیەکە زۆربەی ئاوازانەی تۆ ئەیهێنیت کاری تۆ تەنهاوەیە کە تێکستیان بۆ داهێنیت و گۆرانی بێژەکە ئەهێنی دەنگەکەی تۆمارەکەی ئاوازەکە هی ئەوانە و تۆ بەناوی خۆتەوە تایە بەڵسێنی دیارە تۆهمەتی زۆر دایمان دروست کراوە بەرامبەر بە من ئەڵێم ئەو کۆمپانیانەی کێن کە ئەو برادرانەی وا شارەزان بۆ ناچون بیان هێنم بەنامەیەکی ئاوە لایفەوە دەنگە ئەسڵەکانی ئەو هونەرمەندانەی کە من بۆم بردوون بێن لی بدەن ئەمە یەک دوو من لە تەلەڤیزیۆنی NRT و ئەلانیەکەم ئامادەم کە ئەمە لە توانای هیچ میلۆدیدانەرێک نیە لە هیچ وڵاتێکدا بەرنامەیەکی لایفەکەین بۆ 5 ساعات 10 شارم بۆ بێنن تەنها ئەمێرێکی پیانوەیەکی بچووک لێرە دانین من لە مدەی ئەو 5 ساعتە بەلایف و جەماوەری کوردستان ببینێ و شعرەکانیش بە خۆت اختیاریکە نەشم بینی بێ من یەک ئەلبومتان لە 5 ساعت بە تەواوەکەم ئەمە جوابێکە ئەگەر ئەو هونەرمەندانە ئامادەم بەیانی بیکەن شتە شعر بێنن قەتیش سەیری شعرەکانیش ناکەم و لە بەر چاویشتان دەست پێیەکەم 5 ساعت لە ساعتش یارمەتیتان بدەم بۆیە شتێکی کە ڕەکلامێش تێ لێدەن ئامادەم بیکەم ئەمە بێدەسەڵاتیە ئەمە بێدەسەڵاتی بەرامبەر توانە ئەبێ خەڵکی قەناعەت بە کەسێکی مۆهیب بکە مۆهیبە لە هەموو وڵاتێکی لە سیاسەتمەدار دروستە بێ لە شاعیر دروستە بێ لە نووسەر لە موزیک ئەکید منەڵم ئەو توانای من هەمە ئەو حەقە بە خۆمەدەم لە هیچ موسیقایەکی کوردی لە هیچ موزیژەنێکی کوردی نەبووە نەهەیە و نەدەش بێتەوانێ بە 6 ساڵ 600 گۆرانیم کردووە عددێکی کەم نییە ئەگەر سەیری تاریخی هیچ مۆسیقارە بکەی لە هند و پاکستان و میسر و فارس و کە کوردستان هیچ بڕوان ناکەم هەبێ ئەگەر هەبوو خەڵکی لە مدەی 5 ساڵ تا 6 ساڵ خاوەنی 600 گۆرانی بێ من واز لە موزیک دێنم و ئەگەر ئەو کەسانی کەڵن ئەو کۆمپانیانیان هێنا بۆ ئێرە و
ئەو دلیلیان ئیسپات کرد من ئامادەم واز لە موزیک بێنم کاکەڵم وڵڵاهی هیچم نەزانیوە بەڵام دڵنیایانەکەم هەتا ئەو دقەی خۆم بڕیارە دەم لە ناو هونەر بەردەوامم بەو گەرم و گوڕیە خەریکی کارم و کاری جوان تریژەکەم وازم وازح بوو زۆر باش کاکەڵ تۆ ماوەیەکی زۆر ڕاوێژکاری هونەری سەرۆکی حکومەت بوویت بەڵێ تاوانبارەکرێت بەوەی هەڵپەوت زاهیر ناڵم تاوانەکان زۆرن هەڵپەوت زاهیر ئەم شوێنەی ئیستیغلال کرد بۆ پەرەدان بە کاری شەخسی خۆی کارێکی ئەو تۆی بۆ هونەرمەندان نەکرد ینی من ئەمەوێ ینی پرسیارێکی من ئەمەیە ئەم پرسیارەت لێ بکەم کە تۆ ڕاوێژکاری هونەری سەرۆکی حکومەت بوویت ئایا بۆ کارت لەسەرەوە نەکرد سێ ستودیۆی هونەری زۆر مۆدێرن دا سلێمانی و هەولێر و دۆک دابنیت تا هونەرمەندانی کورد بەبێ جیاوازی بەرامبەر نرخێکی ڕەمزی یان بێ بەرامبەر ڕاستمونە دەنگی خۆیان لێ تۆمار کردەوە بەرهەمەکانیان تۆمار کردەوە لە بریەوەی بڕۆنە دەرەوە بۆ تورکیا و بۆ میسر و ئەمدا هاتە بڕۆ بە وڵاتانی تر و بەشێکی سامانیان وڵاتە بەها دەربدرێ زۆر سپاس بۆ پرسیارە زۆر جوانە زۆر لەجێ خۆیەتی یەکەم شت من کە ڕاوێژکاری سەرۆکی حکومەت بووم توانیمە لەو کاتەدا هەرچی پەیامێکی هونەری هونەرمەندان هەبووە بەبێ جیاوازی هەویە بەبێ هیەوەی کە برسی بێتم تۆ سەر بە چه حزبێک و چه لایەنێکی و ئەو دەلیلیشە لە لای هەموو هونەرمەندان ئەگەر ئەو ڕاستی نەڵێن بێویژدانیەکەن پەیامم گەیانەوە سەرۆکی حکومەت هاوکاری سەرجەم هونەرمەندان کراوە بەدیل لە هونەرمەندەکانێکی خۆم کارم بۆ کردووە تەحەداکەم لە ئەنجومەنی وەزیران لەوێ یەک وەسڵ بدۆزنەوە کە کرا بێت من $1 بۆ هونەرمەندانی خۆم وەرگرت پێ و داواش کرد بێ بەڵام من توانیم لەو کاتەدا گەورەترین کۆنفرانس بکەم بۆ حەقی پاراستنی مافی هونەرمەندان لە ساڵی یەکەمدا لە 2005 من ئەو کۆنفرانسم کرد بە بەشداری سەرجەم هونەرمەندانی هەر چوار پارچەکە و هەموو شارەکانی کوردستان گەڵاڵە نامەیەکمان ئامادە کرد جەنابی کاکنێ چێروان بارزانی بەو پەڕی جددیەوە پشگیری ئەو پرۆژەی کرد هەموو هەنگاوەکانمان تەواو کرد تا گەیانمانە پەرلەمانی کوردستان بەڵام لەوێ بەداخەوە بەداخێکی زۆرەوە لەناو هونەرمەنداندا خەمی چیان نەخوارد نەکە ئەم یاسایە تەسبیت بێ و ببێتە مێژوێک بۆ خەڵکەوت زاهیر با بچین تێکی بدەین هونەرمەندەکان خۆیان زۆریان پێوتم هەر لە ناو ڕێکخراوێکێتی هونەرمەندانەوانە چون وەزیری ڕۆشنبیریان تێگەیان نا ئەم یاسایی کە دروست کرا ئەمە لەگەڵی نین بەشەرتی هەمووی خۆی بەشدار بوو نوێنەری هەموو تایفی هونەرمەندەکان لەو کۆنفرانسە بەشدار بوو چون وەزیری ڕۆشنبیریان نەخێر بە ئەم شتە بۆستێ نامەیەکیان نار بۆ پەرلەمان با ئەمە تاخیر کرێ من چەند جار لەگەڵ بەشی یاسایی پەرلەمان دانیشتم و قسەمان کرد کە ئەمە وا لە هونەرمەندەکە وەکو هەموو وڵاتیش کە بژێوی خۆیان دەربێنن بە داهاتی کارەکانیان من وەکو خاڵێکی سەرەکی وەکو حەبێکی پاراسیتەمۆڵ بیرم نەکرێتەوە تەنها هاوکاری هونەرمەند کە و بەیانی پێویستی بێتەوە بەڵام ئەگەر یاسای هونەرمەندان تەسبیت بووایە هیچ هونەرمەندێ لە کوردستان پێویستی بە هاوکاری حکومەت نابوو بەداخەوە هونەرمەندان خۆیان لە خۆیان تێکدا هەتا لە کابینەی نوێ لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم دانیشتم هەمان یاسان پێدایەوە وعدیدا کە ئیشی لەسەر بکە بەڵام ینی بێم نەتیجە بوو تا ئێستا تا مەرحەلەی کە من ئەگادار بم نەکرا دواتر ئەوەی تر چەند جارێ لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری جەنابی کاکسامی شۆڕش ئەو کات هەمان پرۆژەی کە جەنابەت فەرمووت زۆر جوانە بیرمان لەو کردۆ کە ستۆدیۆ لە هەموو شارەکان دروست بکرێ چونکە من لەناو ئەنجومەنی وەزیران خاوەنی بوجە و دەسەڵاتی مالی خۆم نەبووم من پێشنیارم بکرابێ نامەیەک لە وەزارەتی ڕۆشنبیری هاتبێ یا پرسێکی سەرۆکی حکومەت بۆ بە من وەڵامی خۆم داوەتەوە خەڵکێکە بێ بزانێت لە جۆری ڕاوێژکاری چییە ئەمە کاری وەزارەتی ڕۆشنبیری بوو چەند جارە لەگەڵ کاکسامی شۆڕش دانیشتم دەستیان کرد بە یەکەمین مەرحەلە ستۆدیۆیەک لە هەولێر دروستیان کرد دەنگ و ڕەنگ بۆ بەرهێنانی کلیپ و گۆرانی و ئەم شتانە بەڵام بەداخەوە کاتی لەو ساڵانەدا جیاوازی دوو ئیدارەیش تەسیراتێکی زۆری لەسەر بگرە لێرە ڕاتەگرم ینی ئەوەی من ئاگادار بم بەڵێ خەڵکە زاهیر ئەمە یەکەم جارە باسی ئەم شتانە ئاکا ینی تۆ خۆت پێ دوانیە بێدەنگی تۆ ئاشکرانەکردنی ئەو کێشانەت بەڵێ بەشێک بۆ لەوەی کە ئۆتۆمەتانە ئاڕاستێتەوە کرێت بۆ ئاشکراو نەکردو کات لە بوار سەرچم لە میدیاکان دژایەتی منیان کردووە
خۆ من ناچم خۆم بەیەکە دەسەڵاتی میدیایی بێنمە بڵم کاکە با من قسەتان بۆ بکەم بۆ بوارە خۆ زۆر جار لە گۆڤار و ڕۆژنامەکاندا ئەو مۆزوع کراوەتەوە و باسیش کرا و شاهیدیشم هەیە و ئەگەر هونەرمەندەکان ویژدانێک هەبێت مەسەلەی ڕێزلێنان ئەسڵەن نەبوو لە ناو وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی کوردستاندا من زیاتر لە 60 تا 70 هونەرمەند لە کاتی من ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بووم خەڵاتی ڕێزلێنانی سەرۆکی حکوومەتی وەرگرتووە و جگە لە پاداشتێکی هاوکاری و خەڵاتی وەکو ڕێزلێنان لە ماندووبوونی هوەری ئەمانە کراون بەڵام چەند جارێکیشمە لە گۆڤار و شتەکان داوتومە کارگەشتە ئەوەی سەرجە میدیاکانیان لە گۆرانەکانی من قەتع کرد بەوەیان ئەزانی کە بەوە کۆتایی هەڵکەوت زایر و ڕەوتی هەڵکەوت زایر دێ بەڵام هەڵەیە ئەو بۆ چوونە کەس ناتوانێت بە دژایەتیکردن خەڵکێک بخات کاکەڵکەوت من پرسیارو لێ بکەم تکایە تۆزە زۆر بە کورتی وەڵام بەرەوە بۆچی بەشێک لە هونەرمەندانی لەگەڵ تۆ کارەکەن دوجار تووشی جۆرێک لە کێش و عاجزیە بن لەگەڵ تۆ هەندێک هونەرمەندی کەمیشان تەنانەت پەشیمانی دارەبڕن لەوەی کە لەگەڵ تۆ کاریان کردووە ئۆکەی هەڵبەتە کێشە لە بینی هەموو کەسێک پێک دێ لە بینی خانەوادە باوک دایک مناڵ تا بگاتە کۆمپانیا تا بگاتە دەسەڵاتی سیاسی ئەحزابەکان ماشەڵڵا بینی ڕۆژ بە ڕۆژ بوون بە 12 و 13 فروعاتیان لێ بێتوانێت وەزەم زۆر ئاسایش ئەگەر کێشەیەک لە بینی هونەرمەند و هونەرمەندێک ببێ ئەمە یەک بەڵام هەر یەکێک لە هونەرمەندانە بانەکەم ئەگەر زاتن لە بەرنامەیەکی مباشر بە مقابل بڵێ هەڵکەوت زاهر دڵی منیش کارنە حەقی بەرامبەر من کرد حەقی منی خوارد من تەحەداکەم شتێکیوانە بێ خەڵکێکی خراپ لە میدیاکان ئاهاتن ئەمەیان ئەگرت بە خۆیان دامێکیانە کرد لە باگراوندەوە بەستفی سەبیری لە من دروست بێتە دوورکەوێتەوانێ پاش ماوەکەی دەستیشیان لێ بەرەدا و زۆربەی و خەڵکی کەواش بۆ گەڕاوەتەوە لای من و پەشیمانی دەربڕیەوە و حتا یەکێک لە هونەرمەندانە ئەیوب عەلی من کارم بۆ کرد کارێکی زۆر سەرکەوتوشم بۆ کرد زەختی میدیایەکان لە یەکێک لە کەناڵەکانی سلێمانی تەنها دووسێ بەرنامەیان دروست کرد بۆ لێدانی من حتا من کارگەشتەوەی کاتێکی یاسایی لەو دەستگایە بکەم دەستگایەکی حیزبیە کە دوو بەرنامەیان هەبوو پێک هاتبوو لە ناوەکەی دوو ناویجی هەبوو بەڵام بەرنامەکە گەر وەکو باگراوندی پشتەوە سەیرەکەی دش بە هەڵکەوت زایر ئەم هونەرمەندە بێنە قسەی لەسەرکە نابێ باسی کارەکان بکەی نابێ باسی ئەو بکەی قسە بە هەڵکەوت زایر چۆن بوو تێ بە باگراوند کەسێک لە هاوڕێیانم تێگەیان وتم ئەگەر ئەم حەدە ڕاناگرن لانی یاسا و دەسەڵات و محاکەمە و شتانە هەیە کە بیگرمەڕێ باشتر تەوەی کە من حەزم لەو چەلەحان و شەڕشتێن یە مرۆڤێکم دوورم لە شەڕ ڕۆژانە محکەمەت کرد نەمکرد لەبەرەوەی کۆتاییان پێهێنا لە ماوەیەکدا لە یەکێ لە بەڵام گۆڤارێکا چوویتە محکەمەوە لەگەڵ گۆڤارێکدا ئەوەش یەکێک لەو دەلیلانەیە کە من چووم محکەمە و کۆمەڵە گەنجی ڕێکوپێکردنەوە گۆڤارە ئیشەکەن من هیچ کێشەیەکم لەگەڵیان نییە کە دەرکەوتن هاتە خۆیان واقعەتی منیان بینی ئەمە خۆیان پشیمان بوونەوە ڕێزم لێگرتم وازشم لە قەزەی دادگاکە هێنا بەرامبەر داوای لێبوردنەکەیان وازە لە دادگایەکە هێنا هەر بێ بەرامبەر پاش بخۆیان شاید نتوانێت گەر لە بەرنامەیەکدا لەیان بپرسی کە ئەوان هاتە منیان بینی ئەو معلوماتی کە پێیان درابوو هەمووی چەوت بوو هیچی ڕاست نەبوو هەر لەو کاتەدا من لێم بورین ببێ ئەوەی کە ڕوونکردنەوەکەش بڵاوکەنەوە و خۆشیان کەسێکی زۆر ستافێکی گەنج و ڕێکوپێکن ومێدەکەم سەرکەوتوو بن ئەمە زۆر پارە دراوە لە پشتی بەرنامەکان و سەحافەکان دش بە من کار بکرێ بەڵام پێم وایە ئەگەر کەسێک بڕوای بەخۆ توانای خۆی بێ زەحمەتە بۆ شتانە بکرێ و منێکێکم لەوانە زەحمەتە بتوانرێت وا بە ئاسانی بمخەن ناکەوم چەند جارێک لە میانی قسەکانمانە ناوی میدیاتیانە پێشی تۆ لەگە میدیاکی شەو زۆرەیە بەڵێ بەڵام لەمان کاتیشا تۆ خۆ ماوەیەک میدیاکار بووی تۆ بەڕێوەبەری کەناڵی کۆڕێک بوویت بەڵێ ڕاست دواتر لەو کەناڵە لادرایت لادرام فەر بوو پرسیارەکەت بکە من تا جواب بدەمەوە لە میدیاکان بڵاو کرایەوە کە هەڵکەوت زاهیر لەسەر کارەکەی وەک بەڕێوەبەری کەناڵی کۆڕێک تیڤی دادراوە ئێستا دەرفەتە تکام وایە ڕاشکاوانە پێمان بڵێ هەڵکەوت زاهیر وە لە کەناڵی کۆڕێک تیڤی نەما ئۆکەی گوترا کە لابراوە ئایا تۆ لابرای
و بەڵگەش بۆ ئەوە کاڵن لابراوە ئەوەیە کە ئێستا لە دوای تۆ کلیپەکانی تۆ لەو کەناڵە نمایش ناکرێن. ئۆکێ. سەرەتا من کە تەکلیف کرام بۆ کەناڵی کۆڕک لە بەڕێزانی ئیدارەی کۆڕک تێلیکۆم بەڕێزەوە چووم ئەو ئەرکەم هەڵگرت بەبێ هیچ مقابلێکی مادی بۆ 1 ساڵ کارم بۆ میدیایە کردووە لەگەڵ کۆمەڵی ستافی گەنج. ئەو کات بارودۆخی کۆڕک تێلیکۆم شیاوە نەبوو بۆی کە بتوانێت ستۆدیۆیەکی پرۆفشناڵ و بینایەکی باش دروستکە بۆ تەلەڤیزیۆن. ماوەی ساڵێک کەم لەوێ کارم کرد توانیم لە ماوەیەکی کەم یەکمین کەناڵی هۆنەری بوو لە کوردستاندا کە بە شێوەیەکی پرۆگرامی هۆنەر و گۆرانی و هەر هۆنەر بگرێت لە خۆی بەردەوام بووین. لەو کاتەدا ئەوان ویستیان گرێ بەستێک بکەن لەگەڵ کۆمپانیایەکی هۆنەری کە کاری هۆنەری و ئەلامی میدیاکە بە منیان وتیان کارێکی وا بەنیازین بکەین ڕای تۆ چییە ئەتوانی لەگەڵمان کارکەیت یان بۆ تۆ گونجاو نیە لەگەڵ ئەوان کار بکەیت. منیش وتم من ناتوانم کارکەم لەگەڵ ئەو ستافە ڕوتێکی خۆم هەیە لە کار ستایلێکی خۆم هەیە بڕێزەوە من هاتوومەتە دەرەوە نەکەس منی لاداوە و لە دوای ئەوەشەوە هەموو مانگێک من دانیشتم لەگەڵ کۆڕک تێلیکۆم هەبووە لەگەڵ بەڕێزان ئەو ئیدارەی کۆڕک تێلیکۆم خۆشەویستێکی زۆر هەیە پەیوەندێکی زۆر باشمان هەیە. بەڵێ ببوورە ڕاتەگرم ستافەکە شەکە لەوێ لەگەڵ تابوون بەڵێ بە هەمان شێوەی تۆ خواست خۆیان هاتنەدەوە ستافی من بریتی بوو لە 5-6 کەس وەکو ستافی خۆم بەڵێ 5-6 کەسە کە من نەمان نەیانتوانی لێ بمێنەوانەیە. بەڵام ئەوەی کە پرسەرەکەی جەنابەت بەشی دۆمی کە کلیپەکانم لێ نادرێ ئەکید ئەو ستافەی کە هاتنە ئەوێ کەوتنە محارەبەی ئێمە و ئەمڕۆ بۆ خۆشیان کار و کارەکانیان لە ناو خەڵکیدا وازەحە و ڕۆژ بە ڕۆژ کۆڕک تەلەڤیزیۆنی کۆڕک بەڕێ و لاوازی ڕۆژ لە ناو جەماوەردا و لەو ڕابقەکانشکاکرێ وازەحە. دواتر کە ئەو هەڵوێسترا بەرامبەر هونەرمەندەکان بۆ خۆشم بە نووسراوێکی ڕسمی داوای وەستانی ئەوم کرد بە یەکجاری کلیپەکانی من هیچ بەرهەمێکی تازەی من لە کۆڕک پەخش نەکرێت. لەگەڵ ئەوەدا پەیوەندیم لەگەڵ کۆڕک تێلیکۆم هەمیشە بەردەوام هەبوو زۆر ڕێزیان لە بۆچوونی منیش گرتو. بەڵێ زۆر باشە. کاکەوت لە چەند ساڵێک پێش ئێستا تۆ بڕی ملیۆنێک دۆلارت بۆ بەڕێوەبەری یەکێک لە کەناڵە ئاسمانیەکانی شاری هەولێر لە حکومەت وەرگرت. ئەو پارەکە بۆ پرۆژێکی هونەری وەرگیرا بەناوی پرۆژێکی هونەریەوە وەرگیرا بەڵام دوای و پرۆژێش ئەنجام نەدرا لەو کەناڵە وەکو باسی شەکرێت تۆ پارەکەت نەگەڕاندۆتەوە حکومەت. شتی وانە هیچ شتێکی وانە و هیچ بڕەپارەیەکی ملیۆنی بۆ هیچ کەسێک وەرنەگرتووە و ئەوە ئەنجومەنی وەزیران و پرسیاری لێ بکەن ئەگەر شتێکی وایە بە کۆمنت بەیانەتە بەردەستی جەنابەت تا سەیرم کردای منیش شتی وانی زۆر باش. خەڵکانێک هەبووە خەڵکانێک هەبووە لە ڕێی ئەوەی کە کاری هونەریان کردووە لە ڕێی بانقەکانەوە داوای هاوکاری و کاری بۆ میدیایان بووە من ناسی و من پشتگیریەکم کرد بێت نەکەی حکومەت هی بانقەکان بووە کە لەوانەیە مدیری بانقێک هاوڕێی من بووە یەکێک لەوانە هاوکاری و بەڕێزانم کرد کە هاتنە سەر ئیدارەی کۆڕک لە دوای من کاتێک کە ویستیان پرۆگرامی میوان شۆ ئەم کۆمەڵە بەرنامانیان کرد ئەو کاتە من کۆمەڵی هاوکاریم کردن لە ڕێی بانقی ئەهلیەوە نەک حکومەتەوە هێشتی جوان نەکردو. زۆر باشە. کاکەوتەمە ڕاشکاوانە پێم بڵیت بەڵێ پەیوەندی تو لەگەڵ ئەو ستافی کە دوای تۆ هاتن ئیدارەی کۆڕەکان کرد بە دەستەوە لەسەر چی تێک شو؟ من کە کۆڕەکەم گرتە دەست ئەو ڕاستیە ئەڵێم تواندرا لە ماوەیەکی زۆر کەم دەورێکی باش لە ناو گەنجا ببینێ بە دەلیلی ئەوەی زۆرترین SMS بۆ کەناڵە ئاهات. ئەو کەسانش پێشتر من هاوکاریم کردبوون لە میدیاکانی ترکە کاریان نەکرد بەڵام مانەوەی من لەسەر میدیایەک و بوونی من بەو تەوافی کارمە کرد بە لێشاوێکی زۆر هونەرمەندم دروستە کرد هەست بە ترسێکی خۆیانە کرد کە من قەت نەوتم یەکەم جارە باسی بکەم بۆ یەکەوتنە ئەو دژایەتیە و ڕاگرتنی بەرهەمەکان و
پلاندانن بەرامبەر بە من بەڵام گوێم نەداوەتێ من هەروتم ئەوەی ئەیکرد باشە بەڵام کاکەڵکۆدانی گەر ئێوە هاوڕێ بۆ بن و تۆ هاوکاری ئەوانەیە کردبێ و یعنی ترس لە چی دوایەوە تۆ لەو کەناڵە نەماوی ترس نییە لەوە نا بەر لەوەی کە من لە کەناڵەکە بووم بەرەوەی کە من لە کەناڵەکە بووم ئەوان لە شوێنێکی کە کاران کرد کەناڵی کۆڕە لەو کاتە سەرکەوتنێکی زۆر باشی بەدەست هێنا و لە ناو گەنج بەڕاستی ناوێکی باشی دایە و ڕۆژوانە بینەری کۆڕک زۆرە بوو لە ڕێی ئسمسەکانەوە مازانی کە ئێمە چەندێک مەشاهێدی زۆرمان هەیە لەناو خەڵکەوە ئەمە لەوە سەرچاوی کرد هیچیشی تر نیەکینە یعنی هیچ کێشێکی شخصی لە نێوان تۆ و سەفیان نانە بە هیچ شێوەیەک و هەمیشە بە ڕێزیشەوە من ناوم بردون و قەتیش هیچ بوونی ڕقێک ناخۆشیێک لە لای منەوە نییە حەزەکەم هەمیشە کار بکەن و سەرکەوتوو بن ئێستا بەرەودۆخی و کەناڵت چۆنە بەرەوشی ڕات هەڵبەتە من ناتوانم هیچ شتێک بەڵم لە بەرۆی هیچ بەرپرسیاتێکم لەو کەناڵە نییە من ئەو بەڕێزانی لە کۆڕک لاوانەیە هەندێک جار لە دانیشتندا پرس و ڕایەکیشان بە من کرد دەبێت دانیشتیمەوەکو و ئاماژم پێدا هەمیشە بەردەوام بووە هەمیشە من بەڕێزەوە سەیری کۆڕەکەکەم بەڵام وەکو ئەگەر بینەرێک بە من بڵیت ئەو دوو کەناڵە ئێستا چۆنن حتمە زۆر لە خراپیدان لەبەرەوەی بڕوان ناکەم بینەرێکی باشی هەبێت لەناو خەڵکدا ئەویش هەموو کەناڵێکی میدیایی تابتوانی پرۆگرامی باش و کاری باش بکەی حتمما جەماوەری باش بەردەستێنی بەڵام من بەوەی کە بزانم بارودۆخی ئەو کەناڵانە لە چیدایە هیچ زانیارێکم نییە زۆر باشە کاگەڵکەوت لە شاری هەولێر پرۆژێکی نیشتەجێبوون هەیە لە ڕێکلامی ئەو پرۆژەی نیشتەجێبوونە گۆرانی بێژێکی میلی میسری و ناوی شعبان ئیبراهیم بەشدارە بەڵێ ئەو ترێت ئەم گۆرانی بێژە خەڵکۆت زاهیر هێناوێتی ناڵم هەموو ئەم عەقدەی لەگەڵ ئەم کۆمپانیای بۆ ئیمزا کردووە تا ئەو ڕێکلامە بکە ناڵم هەموو تۆمەتەکان هەرچی سەری هەڵدا لە کوردستان یەکەم ناو باشترین ناو هەڵکەوتاییرە بۆی نزیکەرەوانێ یعنی نە ئەو هونەرمەندە شەعبیە لە نزیکەوە قەت بینیومە نە لەگەڵ ئەو کۆمپانیایە هیچ دانیشتنێکم هەبووە نە قەت عیلاقاتێکم هەبوو هیچ پەیوەندێکیشم پێوەی هەبووە زۆر دوورە لە ڕاستیە بەڕاستی هیچ پەیوەندێکم پێوە نییە بەشێکی زۆر لە میوزیسیان و ئاوازدانەرەکانی کورد تۆ تۆمەتبارەکەن بۆی کە تۆ ئاوازی عەرەبی بە کچان و کوڕانی کوردی ئەڵێیت و ئەوەی کە گوێشی لێگرین بەشێک لەو ئاوازانە ئەچێتەوە سەر ئاوازی عەرەبی ئەمە هەموو مۆسیقای منە باسیەکە یا بەشێک لەوەی کە ئەڵەن عەرەبیە هەموو مۆسیقای بەشێک لەو گۆرانیە تازانە لەو کلیپە تازانەی کە تۆ باشە پێش من کۆمەڵێک هونەرمەندی گەورە کاریان کردووە تەئسیراتی ناوچەیی زۆرە لەسەر هەموو وڵاتێک وەک باسم کرد موزیک بێ سنوورە مامۆستا عەلی مەردان ئەگەر شتەکانی گوێ لێ بگری وەزانم نەمەتێک بەو زمانی کە ئەوتری موزیکی عەرەبی زۆر نزیکە لە موزیکی عەرەبیەوە مامۆستا شەماڵ سایب بە هەمان شێوە ئەگەر مامۆستا حەسەن زیرەک سیرکی زۆرە لە موزیکی ئەزەریەوە نزیکە و هەندی ئاوازش ئەزەری باشە ئەو کارانەی منی کردوێتی لە 600 گۆرانیدا لەوانەیە 150 ئەمە بێ من حەزەکەم لە ڕێی NRTەوە شتێک بڵێم وەکو معلومات بۆ موزیک ژەنەکانی کورد باشی ئیسفادەی لێکەن ئەو موزیکی کە منێکم ستایلەکە ناوی تەڕەبە تەڕەب ستایلێکی عەرەبی نییە تەڕەب برێتیە لە تەواشیحی قبتیەکان لە زمانی فێرعەونیەکاندا کاک هەڵبەت ببوورە کە قسەکەت پێ بڕم تو خۆت پێت ئاساییە ئاوازی عەرەبی بێنی بە کچ و کوڕی کوردی بڵێ من ئاوازی خۆم دانم بە دیالێکتێکی کوردی زۆر جوان ئەڵێم من مۆسیقا بێ سنوور دانم ئەڵێم لە هەموو هەمە ڕەنگێک هەڵکەوت زایر کردوێتی موسیقای پۆپم هێناوە جازم هێناوە بلوسم هێناوە ئارامبیم هێناوە باشە من ئەو پرسیارەکەم بۆ موزیکی ئەوروپی بێ مەقبول بێ یا موزیکی فارسی بێ مەقبول بێ هی عەرەبێکە حرامە ئەگەر قەزایی حرامکردنە و نەفیکردنە یا بێ هەمووی لاپێت یا بێ تەنهاییکیان بۆ نی جاکیتەوە باشە ئەم موسیقاش حەزێک نییە خەڵکێکی ئێمە گوێ لە جۆرج یوسوف ناگرێ گوێ لە عەبدولحەلیم حافظ ناگرێ زۆر ئاسایە ئەمڕۆ کارکتەرێکی وەکو میرا هەیە دەنگێکی بەتوانایە یا کارکتەرێکی وەکو لۆکە هەیە بۆ نمونە و دوو ناوە دێنم کە یەکێکن لە دەنگە باشەکان بە ڕەئی خۆم بەو ستایلەکە گۆرانی ئەڵێن خەڵکێکی زۆر هۆگریانە و حەز بە دەنگیانەکە بۆ لەو نەوە بە زمانی کوردی نەبێ وەکو چۆن دەشنێم هەیە
کە لە ستایلێکی غەربی بۆ گۆرانیەڵێ کە ئەتوان بڵم توانیم لە ڕێ هونەرمەندانەوە سنووری کوردستان ببەزێنم بۆ دەرەوەی وڵات. زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر زۆر کەمی ماوە تکام وایە پرسیارم ماوە زۆر بە کورتی وەڵامم بیت خەڵکە زاهیر تۆمەتبارەکرێت بەوەی کە پەیوەندیکی هەیە لەگەڵ ماڵی باوکی سوعاد حوسنی و تۆ چوویت بە پارەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لوپەلە تایبەتیەکانی سوعاد حوسنیت کڕیوەتەوە لەکوێم کاران لە بەسەر یەک دقم یەکەم جار بۆ پارەی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو شتێک لە حکومت نابێ وسوڵ و ڕسمێتی هەبێ با دەریکەن ئەو شتێککە بۆ دێنن من پێشنیارێک بۆ جەنابیش دەکەم لەمە دووە ئەگەر بەرنامەیەکی کرد لەگەڵ هەر کەسێک کرد ئەو تۆمەتانی کەوترێ سێ چوار کۆمنت لەو کۆمنتانە بەنووسرا و بێنی پێشانی دەی بۆی واقعەکە بۆ مێلت وازح بێتەوانێ من پەیوەندێکی نزیکم لەگەڵ هونەرمەندی گەورە بە شانازیشەوە ئەڵم لەگەڵ سوار حوسنی هەیە ئاخر ئەلبومی ژیانی کە ئەو ئەکتەرێکی سینەماییە بەشێک بۆ لەو شیعرانی کە لە لەندەن تۆماری کردووە من موزیکم بۆ کردووە هێشتا نەفرۆشاوە ڕەسیدی ئەو ئەلبومە بۆی هونەرمەندانی کورد بزانن گەشتوتە 800,000 دلار تا ئێسانەم فرۆشتووە من کارم بۆ کرد و پەیوەندی لەگەڵەوە بنە ماڵی هەیە هیچ دلیلێک نییە لەوەی کە بڵێن بابێن من پارەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی ئەبەم بۆ بە چه عنوانێک زۆر باشە کاک هەڵکەوت بەسی ئەوەکەن کە تۆ لە بەرامبەر ئەوەی گۆرانی بێژە کوردەکان و بە تایبەت ئەو ستافی لەگە تۆ کارەکەن لە ڕۆتانەدا ببەزێت تۆ بڕۆپارەیەکی زۆر داوە بە کۆمپانیای ڕۆتانە ئەمە ئەڵێن وەنیە ئۆکەی ئەمڕۆ دنیای ئەنتەرنێتە هۆنیە بە ئیمەیلێک ئەتوانیت بۆ خۆت من بە جەناب دەڵێم ئیمەیلێک بۆ ڕۆتانە بکە خۆشم ئیمەیلەکەت پێدەم بڵێ هەڵکەوزا هیچ پارێکیدا لە مقابلی دابەزینی گۆرانەکەی دەشتێ مڕەت من هیچ پارەیەکم نەداوە ئەگەریش پارە بدەم بە میدیایەکی ڕاگەیاندنی عەرەبی بۆ دابەزین ئەمە فۆرمە لە هەموو وڵاتێکەیە بەڵام حەزەکەم ئەو هەندەمەدانە بزانن کاری من 100% لە تەلەڤیزیۆنی ڕۆتانە مەقبولە بەبێ کۆنتڕۆڵ هەڵکەوت زاهیر میوزیکسیان و ئاوازدانەر زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆ بەڕاشکاوی لە شاری سلێمانی زۆر سپاس بۆ جەنابیشت زۆر خۆشحاڵ بووم بە بەرنامەکە یەکەم جارە لە میدیایەک بە ئازادی من بە و لەو ڕوانگەیە بۆ شێوێ وەڵامی پرسیارەکان بدەمەوە زۆر سپاس دەکەم و زۆر خۆشحاڵ بووم هیوادارم هەمیشە NRT لەسەرکەوتن دەبێت سپاس خۆشەویستان بۆ هەر سەرنج و تێبینیەک دەتوانن لە ڕێگەی ئیمەیل ئەدرەسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێ بکەن تا بەڕاشکاویەکی تر بەشای تاسم بدەن